لەبارەی ڕاگررتنی دەرهێنانی پاسپۆرتی جۆری ئەی لە دهۆک لەگەڵ بەڕێز سعد ئیسماعیل بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕاگەاندنی پاسپۆرتی دهۆک قسە دەکەم. بەڕێز سعد زۆر بەخێربێت بە کوردستان 24. دەکرێت پێمان بڵێ هۆکارەکە چییە کە ینی لە ئەمڕۆ مامەڵەی وەرگرتنی پاسپۆرت لە جۆری ئەیتان ڕاگرتووە؟ سڵاو و هەمی بینەرێت کوردستان 24 دەستپێکێ بەری ئەم بچینە ناو بابەتێ مەوێت ناوێ جەنابێ ڕێڤەبەریە پاسپۆرتێ دهۆکێ و هەمی ئەفسەر و کارمەندە ڕێڤەبەریە پاسپۆرتێ دهۆکێ پیرۆزباهیە سالڤەگەرە دامەزراندنە دەستپێکردنا پەخشێ کوردستان 24 کەم. زۆر سپاس بۆ ئێوە. عزیزم مەمنون. بەنسبەت ڕاگرتنێ مامەلەیە هاوڵاتیان پاسپۆرتێ جۆرێ ئەی ئەو هاتە ڕاوستاندن ژبەر و پاسپۆرتێت ئەلکترۆنی ڕێڤەبەریە پاسپۆرتە پارێزگەها دۆکێ دەمێکی نزیک دەهێتە بەکردن. بەڵێ ژبەر هەندێ ئەو سیستەمێ پاسپۆرتی حرف ئەی هاتە ڕاوستاندن. زۆر باشە. زۆر باشە. پێم وابێ کێشەیەک لە دەنگ هەیە هەتاوەکو لای تۆ چارەسەر دەکرێت کاک سعد، ینی ئێوە چەند کاتتان پێویستە بۆ ئەوەی کە دەست بکەن بە مامەڵەی پاسپۆرتی ئەلکترۆنی؟ چەند کاتتان پێویستەواتە ماوەی چەندێک ئێوە پاسپۆرتی جۆری ئەی دەرناکەن و دەست دەکەن بە مامەڵەی پاسپۆرتی ئەلکترۆنی؟ پاسپۆرتی جۆری ئەی بە یەکجاری ڕاوەستا لە ڕێڤەبەری پاسپۆرتە پارێزگەها دۆکێ یەکجاری هاتە ڕاوەستاندن، یعنی چ ڕەنگێکی ئیدی ناهێتە معاملە ناهێتە ڕێڤەبرن. هەر هاوڵاتیەکێ بێت پاسپۆرتێ حرف ئەی وابژین ئەوێ سیستەمێکەون تقدیم کرد بێت سەردانە هەردوو نویسینگە هێت پاسپۆرتی ئەلزاخ و ئان ئاکرێ بە شێوەیەکی ئیجباری نییە، ینی خۆویستە کەسێک بێوێت کە لە جۆری ئەی پاسپۆرتەکەی پاسپۆرت دەربکات یاخود بە ئەلکترۆنی؟ هاوڵاتی سربەستن هەتاکو پاسپۆرتی حرف ئەی ئەو ئیجباریە پاسپۆرتی ئەلکترۆنی ئیجباری سەرتاسەری عێراق پێ هەمی بتە ئەلکترۆنی. بەس دەستپێکێ ڕێڤەبەریە پاسپۆرتی پارێزگەها دهۆکێ دائیرێ فەرمانگە ئێکێ بیت پشتی هەنگی ئاکرێ و زاخ و ئەوژی دێ بتە ئەلکترۆنی. بەس نوکە حالیان بەس پاسپۆرتێت ڕێڤەبەریە پاسپۆرتی پارێزگەها دهۆکێ کارێ سیستەمێ کارکردن جۆرێ ئەی هاتە ڕاوستاندن. هاوڵاتی سەربەستە چێت سەردانە ڕێنویسینگە هەمە بکەل زاخ و ئان ئاکرێ ئانژی خۆ بگریت هەتاکو پاسپۆرت ئەلکترۆنی دەفمەوە بیت شێت پێشکەش کرد مامەڵێ. باشە، کەی هاوڵاتیانی دهۆک دەتوانن پاسپۆرتی ئەلکترۆنی وەربگرن؟ هەر دەما هەندێک ڕێکاری تەکنیکی و خلاص بین دێ افتتاحکەین و دێڤەکەین هاوڵاتی دێشێت چەند ڕێکارێک تەکنیکی ما ئینشاڵڵا دەمەکی نزیک دێمە هاوڵاتی ئاگادارکەین و دێ پاسپۆرتی ئەلکترۆنی جۆرێ بی یە پلەس دێ کەویتە کاری ڕێڤەبەریە پاسپۆرتە پارێزگەها دۆکێ و دێ خزمەتە هاوڵاتی خۆی خۆشت بیتکەین. باشە، بەڕێز سعد دەکرێت پێمان بڵێ کە جیاوازی لە جۆری پاسپۆرتی ئەی و پاسپۆرتی ئەلکترۆنی چییە بۆ ئەوەی هاوڵاتیان بزانن، ینی مازام ئیجباری نەبێت بۆ ئەوەی هەڵبژارنێکی دروست بکەندەوەی کە ئایا پاسپۆرتی ئەلکترۆنی وەربگرن یاخود جۆری ئەی؟ ئەم هاوڵاتی احتیمال هەندێک بابەتە نەزانن پاسپۆرتی ئەلکترۆنی پاسپۆرتێکی لیف ستانداردێ جیهانی هاتە چێکردن بەلێ بەهاوی گرانترە 92,000 ئەوی نوکە 25,000 دێتە دروستکردن. بەس ئەو کوالیتی پاسپۆرتی ئەلکترۆنی کوالیتێکی گەلک بلندە و هیچ شێوەیەک تەزویر ناهێتەکردن ساختەکردن لێ ناهێتەکردن كل شيء بواسطة به باسبورت الدرجة الإلكتروني فروكخان النف دولتي تبي باسبورت بكاربيني ك بي تي في ختمينا كاتن وعندك ديف ستاندرد منظمة طيران العالمي إيكاو اف باسبورت هذا درس كدن كو اف منظمة بربرسة
بلغه سفر کرنه همین جهانی ده دیف ستاندارد ایکاو هاتا درست کردن راستیجی یعنی پاسپورت که کوالیتی که زیاده برزی هیا و گلک ناحیه دی احتمال و ناحیه شلای ویزا و پیشکش کردن ویزا يعني اگر هي يعني ساماهی آسانکاری بتربیه تکرن باشا پێشتر لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی دووهۆک ڕۆژانە مامەڵەی چەند هاوڵاتی ڕایی دەکرا خود چەند پاسپۆرت دەدرایەوە بە هاوڵاتیان ڕۆژانە ئەمشین بێژی نزیکی 400 تا 450 هاوڵاتی سەردانە ڕێوبەریامەت کردن بۆ ڕێوەبرنا مامەلێت خۆ ڕێوەبرنا مامەلێت خۆجێک چنی کردن بیت ئان دەڕێ خستن بیت هاوڵاتی خزمەتە هاوڵاتیە خۆت کردن و هەر وێ ڕێژێش احتیمال ڕۆژانە 300 400 پاسپۆرت مەددا هاوڵاتیە ژیان زۆر باشە سپاس دەکەم بەڕێز سعید ئیسماعیل بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕاگەیاندنی پاسپۆرتی دهۆک کار لە دهۆک لەگەڵم بووی